بەناوی خوای گەورە و میهرەبان ئەم کاتتان باش. بەناوی کۆمیسیاری باڵای نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری پەنابەران بە خێراتنێکی گەرمی میوانە بەڕێزەکان دەکەین. خۆشحاڵین کە ئەمڕۆ لێرەین بۆ ڕێوڕسمی دانانی بەردی بناغی سێ پرۆژەی گرنگ لە شاری هەولێر کە ئەویش بریتین لە دروستکردنی سێ قوتابخانەی 12 پۆلی لە سنووری هەریەکە لە کەسنەزان و شاوێس و مامزاوە. ئەم پرۆژانە لەلایەن کۆمیسیاری باڵای نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری پەنابەران بودجەی بۆ تەرخان کراوە و بە هەماهەنگی بۆ لەگەڵ هەریەکە لە وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی کۆچبەران وەڵامدانەوەی قەیرانەکان و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و هەردوو پەروەردەی دەشتی هەولێر و دەوروبەر لەگەڵ بەڕێوەبەرایەتی شارەوانی شەش و سەرۆکایەتی شارەوانی کەسنەزان و شاوێز. زۆر بەخێربێن. ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر ئالان حەمەسعید وەزیری پەروەردەی حکوومەت هێرێمی کوردستان دەکەین بۆ پێشکەشتنی وتاری بەڕێزیان. دانیتان باش. بەڕێز پارێزگاری هەولێر کاگومێت خۆشناو، بەڕێز شان نیکۆڵا بەڕێوەبەری UNHCR لە عێراق، بەڕێزانی دیکە لە ڕێکخراوانی دەوڵەتیەکان، ئامادەبوانی بەڕێز، خۆشحاڵین ئەمڕۆ لە چوارچێوەی ئەو هەماهەنگیەی وەزارەتی پەروەردە و پارێزگای هەولێر لەگەڵ ئەو ئاژانسانی سەربەنەتەوە یەکگرتووەکان هەیەتی بۆ گەشەپێدانی بواری پەروەردە کارێکی گرنگ ئەنجامەدرێ بۆ خزمەتکردنی هەم قوتابیانی پەنابەر و هەم قوتابیانی خانە خوێن. ئەمڕۆ لێرە لە هەولێر بەردی بناغی سێ قوتابخانەدانرێ لە شاوەیز لە کەسنەزان لە مامزاوا کە سێ قوتابخانەی 12 پۆلین بە گژمەی زیاتر لە 2 ملیار و 500 ملیۆن دینار لە سەر بودجێی ڕێکخراوی UNHCR. لە مانجی 12 لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ وەکو شاندی عێراق و هەروەها شاندی هەرێمی کوردستانیش سەردانی ژنێفمان کرد بۆ بەشداربوون لە کۆڕبەندی جیهانی پەنابەران. لەسەر داوای UNHCR لە عێراق بۆ بەتایبەتیش بەڕێز ژان نیکۆڵا ئێمە پێیان خۆش بوو کە ئەزموونی هەرێمی کوردستان لەوێ لە سیاسەتی تێکەڵکردنی قوتابیانی پەنابەر لە قوتابخانەکانی خانە خوێ لەگەڵ جیهان بەش بکەین بۆ ئەو نموزەجەی کە لە کوردستان هەیە کە جێبەجێ کراوە بە تایبەتی لە دوای ساڵی 2022 لە کابینەی نوێیەم بۆ هەموو لایەکی ڕوونکەینەوە. خستنە ڕووی ئەو نمونەی کە لە هەرێمی کوردستان جێبەجێ کراوە بۆ مای خۆشحاڵی هەموو ڕێکخراوە نێودەوڵەتی و کەسایەتیە نێودەوڵەتیانەوە هەروەها هەموو بەڕێزانش کە گرنگیانەدا بە خوێندنی پەنابەران و فراهەمکردنی خوێندن بۆ هەمووان. حکوومەتی هەرێمی کوردستان بابەتی خوێندنی پەنابەرانی لە چوارچێوەی سیاسەتی تێکەڵکردن بە قوتابخانەکانی خانەخوێن لەسەر خۆی کردوتە ئیلتیزامێک کە لەژێر دروشمیەوەی کە خوێندن بۆ هەمووان بێ بتوانین خوێندن بۆ منداڵانی پەنابەریش لە هەرێمی کوردستان دابی بکەین. ئەم پرۆژەیە لە پارێزگای سلێمانی و هەروەها لە پارێزگای دۆچیش بەردەوامیە بێ. UNHCR جگەل لەوەی کە چەندین ژووری دیکەی دروست کردووە و هەروەها چەندین قوتابخانەشی نۆژەن کردوتەوە، چەندین قوتابخانەی دیکەش لە بەرنامەیە بۆ نۆژەنکردنەوە، بەڵام بەردی بناغی قوتابخانەش لە دوو قوتابخانە لە پارێزگای دووە و قوتابخانەیەکیش لە پارێزگای سلێمانی لەسەر بودجەی ڕێکخراوی UNHCR دانرێ. ئاژانسەکانی دیکە UNICEF، یونسکۆ، هەموو ئەوانەی کە لە ئێجوکیشن کڵاستەرن و دامی سیاسەتی تێکەڵکردنەکەن بە سوپاسەوە کاری گرنگیان کردووە لە دابینکردنی پێداویستی لۆجیستی و هەروەها پێداویستی بۆ ناوەندەکانی خوێندن، دروستکردنی ژوور، نۆژەنکردنەوە، دروستکردنی قوتابخانەکان بۆی کە سیاسەتی تێکەڵکردنی پەنابەران سیاسەتێکی باش و ڕێکوپێک بێت. ئەوەی کە بۆ ئێمە جێگەی خۆشحاڵیە لە ساڵی 2022 تا ئێستا ئەم سیاسەتە کە لە وەزارەتی پەروەردە گیراوەتە بەر سیاسەتێکی سەرکەوتوو بۆ قۆناغی 1 تا 5 بنەڕەتی توانیوانە بە تەواوەتی جێبەجێکین بۆ ساڵی ئایندەش بە هەماهەنگی لەگەڵ هەموو ڕێکخراوەکان بە تایبەتی UNHCR، یونسکۆ، یونیسێف و هەموو ئاژانسانی دیکە سێڤ دە چڵدرن دەتوانین هەنگاوی باشتر لەم بارەیەوە بنین. بۆیە دەتوانم بڵێم بەشداری ئەمە لە کۆڕبەندی پەنابەرانی جیهان لە جنێف لە مانجی 12 ساڵی ڕابردوو دەرەنجامەکانی ئەوەیە کە ئەم هەماهەنگیانە لەگەڵ ڕێکخراوەکانی سەربەنەتەوە یەکگرتووەکان بە تایبەتی UNHCR لە دامکردنی سیاسەتی تێکەڵکردن بەردەوام بکەین. دووبارە
پیرۆزبایی لە هەموو قوتابیانەکەم کە قوتابی پەنابەرن دانیشتوێ و ناوچانە و هەروەها قوتابیانی خانەخوێش پیرۆزیان بێ و زۆر سوپاس بۆ UNHCR بۆ یونیسێف بۆ یونسکۆ بۆ سێڤ دە چڵدرن بۆ هەموو ڕێکخراوانەی کە گرنگیە دەم بە کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان. ئێستاش داوا لە بەڕێز ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر دەکەین بفەرمێ بۆ وتارەکەی. بەناوی خودای گەورە و میهرەبان، زۆر بەڕێز دکتۆر ئالان حەمەد سەعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێزان لە UNHCR کە ئەوڕۆ لێرن، بەیانی هەموو لایەکتان باش و خۆشحاڵین ئەوڕۆ لە بەردەوامی ئەو کارانەی کە خزمەت پێشکەش بە هاوڵاتیان دەکا. بەردی بناغەی سێ پرۆژە دروستکردنی سێ قوتابخانە لە کەسنەزان و شاوێس و مامزاوە بەردی بناغەکەی دادەنرێ، وەکو بەڕێز جەنابی وەزیر باسی لێوە کرد. بە سوپاسەوە بودجەی تەواوکردنی ئەو پرۆژانە لەلایەن UNHCR-ەوە دابین کراوە کە ئەوە جێگای تەقدیری حکوومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی سوودمەندە لەو بوارەدا. ئەوەی دڵخۆشمان دەکا ئەنجامدانی ئەو قوتابخانانە جگە لەوەی کە لە سێ سنووری زۆر گرنگی سنووری پارێزگای هەولێر کە پێویستی بە ئاوڕلێدانەوەی زیاتر هەیە، ئەویش کەسنەزان و شاوێس و مامزاوە، بەڵام جگە لە هاوڵاتیانی خانەخوێ خەڵکی پەنابەریش لەو قوتابخانانە سوودمەند دەبن. ئەوەش بەرمەبنای ڕۆیا و تێگەیشتنەکان و ستراتیژێتی حکوومەتی هەرێمی کوردستانە لە پێناو خزمەتی زیاتری ئەو خۆشەویست و ئازیزانەی کە ئاوەرە و پەنابەرن لێرە و هەرێمی کوردستان و بە تایبەتی هەولێری پایتەخت لە بۆیان ئامێز و باوەشێکی پڕ لە میهرەبانیە. هەر ئەو دەرفەتەش دەقۆزینەوە جارێکی دیکە داوا لە هەموو ئاژانسەکانی UN و UNHCR بکەین لەوەی لە پشتیوانیکردن لە حکوومەتی هەرێمی کوردستان، چونکە بەڕاستی ئێستا ئاستی خزمەتگوزاریەکانی کەمپەکان لە ئاستی پێویستدا نییە. ئەوش دوای ئەو بڕیارە هەڵەیەی کە لەلایەن حکوومەتی عێراقیەوە بە داخستن و ناردنەوەی بە زۆرەملەی ئاوەرە و پەنابەرەکان و داخستنی کەمپەکان بووە هۆکاری ئەوەی کە وڵاتانی کۆمەک بەخش ئاژانسەکانی UN پشتیوانی و پرۆژەکانیان لە کەمپەکان کەم بکەنەوە. حکوومەتی هەرێمی کوردستان و گەلی کوردستان شانازی بەوە دەکا کە بۆتە پەناگەیەک ئەو خەڵکانەی کە لە شارەکانی دیکەی عێراقی بە هۆکاری ئەمنی و ئەو گرفت و لەمپەرانەی کە لە بەردەمیان لە پێناو ژیانیان دروست دەبێتن، بەڵام هەرێمی کوردستان بۆتە پەناگەیەک لە بۆیان. دەستبەرداری ئەو پرانسیپە ئەساسیە مرۆیە نابێ حکوومەت لە پێناو ئەوەی کە ئەوانەی کە ئێستا لە کەمپەکانی ئێمن و لە شارەکانی دیکەی عێراق هاتوونە هێشتا ئەو هۆکارانە ماوە کە ئەوان زێدی خۆیان جێهێشتووە و حکوومەتی عێراقی زەمینەی خۆش نەکردیە لە گەڕانەوەی ئەو ئەوارە و خەڵکەی کە بگەڕێتەوە سەر زێدی خۆی و لەگەڵ ئەوەشدا جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی لە تێگەیشتنی قوڵی بابەتە مرۆییەکەوە هەمیشە دەستگاکان و دامەزراوەکانی حکوومەتی ڕاست باردووە بەپێی ئەو ئیمکانیەتە خراپەی کە هەشمانە وەکو حکوومەت و خراپی دۆخی دارایی، بەڵام کواڵەتی خزمەتگوزاریەکانی کەمپەکان باش بکرێتن و خزمەتی باشتر پێشکەش بە ئەو خۆشەویستانە بکرێتن. گەڕانەوەی ئارەزومەندانەی ئەو خەڵکە ئامانجی حکوومەتە، گەڕانەوەی زۆرەملێ کە ئەوەی حکوومەتی عێراقی خواستێتی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بابەتێکی مەرفوزە و نامانەوێ بە ئیجباری هیچ کەسێک بە زۆرەملێ بگەڕێتەوە، بەڵام بە گەڕانەوەیەکی سەربەرزانە خواستمان وایە کە ئەوانیش بگەڕێنەوە سەر زێدی باو باپیرانی خۆیان. لەگەڵ جارێکی دیکە سوپاسکردن لە بۆ UNHCR و سوپاسی وەزارەتی پەروەردە و بە تایبەتی جەنابی وەزیر دەکەین لە چوارچێوەی ئەو بەرنامانەی گرنگیدان بە نۆژەنکردنەوە سەر لە نوێ دروستکردن، چارەسەرکردنی گرفتەکانی ناوەندەکانی خوێندن، گەیشتوونەتە ئاستێکی باش کە دەتوانین بڵین لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر
گەیشتینە ئەو قۆناغەی کە بەدەگمان قوتابخانەی سێدەوامی ماوە ئومێدمان وایە بەپێی ئەو پلانانەی کە هەیە لە ناو پرۆژەکانی حکوومەت و لە پەرەپێدان و پرۆژەکانی وەزارەت ئاژانسەکانی UN و تەنانەت خێرخوازانیش کە ئەویش جێگای ستایشە لە سنووری پارێزگای هەولێر کۆمپانیا و خاوەنکارەکان بەشێکی گرنگن لەگەڵمان لە دروستکردنی قوتابخانەی تازە کە بەڕووی قوتابیانی خۆشەویستدا دەکرێنەوە. دەستخۆشی لە یەکە کارژێڕەکانی قایمقامیەت و ناحیە و بەڕێوەبەراتی گشتی پەروەردە و پەروەردەی دەوروبەر دەکەین کە ئەوانیش هەمیشە لە خستنەڕووی دەستنیشانکردنی ئەو کەم و کوڕیانە و دەستنیشانکردنی ئەو سنوورانەی کە گرفتی هاوڵاتیانی تێدا هەیە بوونەتە هۆکاری ئەوەی کە بەرچاوی جەنابی وەزیر و ئێمەش لە پارێزگا ڕوونتر بێتن چەند دەرپێویست دەکاتن کە قوتابخانەی تازەی لێ دروست بکرێ یان چەند دەرپێویست دەکاتن قوتابخانەکانی تێدا نۆژەم بکرێتەوە هۆڵ و ناوەندەکان و ژوورەکانی خوێندنی تێدا زیاتر و باشتر بکرێتن و دەستخۆشی لە شارەوانی شاوێس و کەسنەزان و شارەوانی شەشی هەولێریش دەکەین کە ئەوانیش هۆکارێکی ئەساسی سەرخستنی پرۆژەکەن لەوەی بەدابینکردنی ئەو زەویانە کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابین کراوە پرۆژەکە ئامانجی خۆی زووتر و باشتر و چاکتر دەپێچیتن. دووبارە ڕۆژی ئەمولایەکتان خۆش، ئەمولایەکتان بەخێر بێن، پیرۆزبایی لە خەڵکی ئەو سنوورانە دەکەین هەر سێ سنوور و پیرۆزباییش لەو قوتابیانە دەکەین کە لە داهاتوودا لەو قوتابخانانە سوودمەند دەبن و ئەمولایەکتان بەخێر بێن و زۆر سپاس. Now we would like to ask Mr. John Nicholas, the UNHCR representative of Iraq, for his speech. Thank you. Welcome everyone. Hamulayak Bakher Ben. UNHCR, the UN Refugee Agency, is very honored of the presence of His Excellency the Minister of Education and His Excellency the Governor of Erbil. UNHCR زۆر بەخۆشحاڵە کاوڕۆ جەنابی وەزیری پەروەرداوار و جەنابی پارێزگاری هەولێر بەشدارە لەگەڵمان. We are very pleased that they are accompanied by many Director General from the Ministry of Education and the Department of Education of Erbil. و هەروەها پێ خۆشحاڵن کە ژمارەیەکی زۆر لە بەڕێوەبەرە گشتیەکان و هەروەها بەڕێوەبەرە گشتیەکان لە وەزارەت ئەوڕۆ بەشدارن لەگەڵماندا. But as just noted by the Governor, we are also very pleased to have the presence of the Mayor of Kaznazan, Shawaz and Manzanoua, who has demonstrated willingness to include displaced population. و هەروەها پێ خۆشحاڵین کە بەڕێزیان قایمەقامی کەسنەزان و مامزا و شاوێزیش بەشدارمانە بۆ ئەوەی بلەم پرۆژەیە ئەوڕۆ. Let me also thank NAS for joining us on behalf of the GCCC in Erbil. و هەروەها سوپاسی ناسخاز دەکەین کە بەشدارە لەگەڵمانە ئەوڕۆ لە JCC هەولێر. And my personal friend Mats from UNICEF. و هەروەها ماچ لە ڕێکخراوی یونیسێفیش بەشدارە لەگەڵمان. Who here represent the education sector, which is co-led by UNICEF, Save the Children and UNHCR insofar as refugees and IDPs are concerned. و ئەوانەش نوێنەرایەتی گروپی پەروەردە ئیدیکیشن دەکەن کە لەلایەن یونیسێف و سیف دە چیلدرنەوە و هەروەها UNHCRەوە بەڕێوە دەچێت. As noted by His Excellency the Minister, we are extremely proud to profile the Kurdistan region of Iraq and its government in relation to the refugee education policy. هەروەک چۆن جەنابی وەزیری پەروەردە باسی کرد ئێمە زۆر بە شانازیەوە باسی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لە دابینکردنی هەلی خوێندن بۆ پەنابەران و ئاوارەکانی لە هەرێمی کوردستانن. The Minister was the highlight in Geneva in December at the Global Refugee Forum for having taken a very courageous political decision regarding the inclusion of refugees in public school. ساڵی ڕابردوو جەنابی وەزیریش بەشدار بوو لە کۆڕبەندی نێودەوڵەتی سەبارەت بە پەنابەران کە تیشکێکی زۆر خراە سەر سیاسەتی تێکەڵکردنەوەی پەنابەران لە جنێڤا. And I didn't say refugee children, but I said refugee because they in Kurdistan qualified refugee teachers are also included in public school. بۆیە نەمانوت تەنیا پەنابەر بەڵام ئەو پەنابەرانە کە هەروەها دەتوانن تێکەڵ بن لەو خوێندنگانە کە لە هەرێمی کوردستان هەیە. And while it may seem obvious here in Kurdistan, I can tell you this is a unique
approach to the inclusion of both the students and the teacher into the public system. وهروها تێکەڵبوونەوەی و سوودوەرگرتنی وانە بێژان مامۆستانی پەنابەر و پەناخواست وەکو وانەبێژ ئەمە شتێکی نمونەییە کە لە سیستەمی پەروەردە بتوانن سوودمەند بن. We hope in the future that many will follow the lead of the Kurdistan regional government and His Excellency the Minister. هیوادارین زۆربەی حکوومەتەکان ئەم نمونەیە لە بەرچاو بگرن وەکو حکوومەتی هەرێمی کوردستان. We are very pleased that today we are going to help build 3 schools. پێخۆشحاڵین ئەوڕۆ دەتوانین بەردی بناغی 3 قوتابخانە دابنێن. Which is a sustainable way for us to give back to the communities that have supported and welcomed refugees. واوەش ئەرکێکی ئێمە بتوانین شتێک بدەینەوە بۆ کۆمەلگانەی کە توانیویانە خزمەتی پەنابەران و پەناخوازان بکەن. This school will not only host refugees but also Iraqi Kurdish students. ئەم خوێندنگانە تەنها بۆ پەنابەران و پەناخوازان نییە بەڵام بۆ خەڵکی هەرێمی کوردستانی عێراقیشە. And maybe why not some internally displaced Iraqi children as well. و لەوانەیە خەڵکی ئاوارەی ناوخۆی عێراقی سوودمەند بن لەم خوێندنگانە. And here I would like to reaffirm in front of the governor of Erbil the commitment of the United Nations not to have anybody forcibly return to their place of origin. جارێکی تر هەر وەک چۆن جەنابی پارێزگار باسی کرد ئێمەش لەگەڵ ئەو سیاسەتەدانین کە خەڵک بە زۆرە مرێ بگەڕێندرێتەوە بۆ شوێنانەی کە لێی هەڵهاتوون. Whether we are speaking about Syrian refugees or we are speaking about Iraqi coming from Nineveh in particular, Yazidis, Sunni Arabs, Christian, nobody should be forced to return against their will. چیا گەر پەنابەری سووری بیان ئاوەڕێی ناوخۆی بێ لە نینەوە و لەو شوێنەکانی تر هات بێتن سنی بن یان کریستیانەکان بن نابێت بە هیچ جۆرێک بە زۆرم لێ بگەڕێنەرەوە بۆ شوێنەکانی خۆیان. And we will continue making sure that we work with both federal and Kurdish authorities to find dignified solution for any displaced in the Kurdistan region of Iraq. بۆیە بەردەوام دەبین لە کارکردن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراق بۆ دۆزینەوەی چارەسەرێکی شکۆمەندانە بۆ ئەو ئاوارانەی کە لە هەرێمی کوردستانن. We are laying the first brick of the new school today. ئێستا بەردی بناغەی قوتابخانەی یەکەم دادەنێن ئەوڕۆ. We know that in the future, from the grade 1 to 5, we will expand the inclusion of refugee children to other grades. سێ قوتابخانەدانرا کە لەسەر بودجەی UNHCR ئەنجام ئەدرێ بە گوژمەی زیاتر لە 2 ملیار و 500 ملیۆن لە کەس نەزان لە مامزاوا لە شاوێز لەگە جەنابی پارێزگار و هەروەها بە ڕێژانی کۆڵا بەڕێوەبەری UNHCR لە عێراق بەردی بناغێ و سێ قوتابخانەیەماندانا و ئەو پرۆژەیە بۆ پشتگیریکردنی قوتابیانی پەنابەران و قوتابیانی ناوخۆی خۆشمانە کە ئێمە وەکو وەزارەتی پەروەردە لە چوارچێوەی سیاسەتی تێکەڵکردن دەرفەتماندا بۆی کە قوتابیانی پەنابەر بخوێنن و هەروەها مامۆسای پەنابەریش لە ناو قوتابخانەکانی ئێمە بە گرێبەست یا بەوانە بێش کارەکانی خۆیان ئەنجام بدەن. ئەوەی کە گرنگە Save the Children, UNICEF, UNHCR, UNESCO هەموو ڕێکخراوانە
پشگیری ئەم سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستانەکەن چەندین قوتابخانە دروست دەکرێت وەکوتم لە پارێزگای دۆ قوتابخانەی دیکە لە پارێزگای سلێمانیش قوتابخانەیەک ئەم بەرزی بناغەیە بۆ ئەو سێ قوتابخانەیە و هەروەها چەندین ژوور زیاتر لە 40 ژوور دروست دەکرێت ناو ناوەندەکانی خوێندن لەگە دابینکردنی کەلوپەل و پێداویستی بۆ ناوەندەکانی خوێندن کە بەشێکیان بەسپاسەوە بەر لە دەستپێکی دەوام بە نمونە 14,000 ڕحلە دابینکردنی چەند لاپتۆپ چەند موبەریدا و هەروەها تەبعکردنی کتێب بۆ قوتابیانی پەنابەر ئەمانە ئەنجام دراون ئەم پرۆسەیە بەردەوامیە بێت لە چوارچێوەیە و سیاسەتی تێکەڵکردنەوە سوپاسی هەموو بە ڕێزاناکەین کە لەگەڵمان ماندوو بوون دەستیان خۆش بێ و ئەمەش شتێکە لەو بەرهەمانەی کە ئێمە بەشداری کۆڕبەندی پەنابەرانی جیهانمان کرد لە جنێف لە مانجی 12 ساڵی ڕابردوو و لەوێ نموزەجی هەرێمی کوردستانمان قسۆتە ڕوو بۆی کە ئەم نموزەجە پشگیری بکرێت دووبارە دەستان خۆش